سەخت بوو تۆ لە ئاو سادەتر و لە تەم ناسکتر بوویت. من لە فڕین شاعیرانەتر و لە چیمەنەکانی باخچە بێدەنگتر بووم. تۆ لە قەڵەم چکۆلانەتر و من لە کتێب تەنیاتر بووم. بەختیار عەلی لە قەسیدەی عاشقدا وایوت لە واشنتن دیسیەوە سڵاوی ستافی زایڵەی داهێنانتان لێبێت. ڤینیسیەکان ئاهەنگ دەگێڕن بە دەمامک و جلوبەرگی سەردەمە دێرینەکانەوە لە کاتێکدا کاروانێکی بەلەمەکان بە درێژایی کەناڵی ڕووبارەکەی ناو ڤینیسیا تێدەپەڕن. هێماکانی ئەم کەرنەڤاڵە جیاوازن، دەیان باڵۆنی ڕەنگاوڕەنگ و ڕەوانەی ئاسمان دەکەن. ئەم فیستیڤاڵەی ڤینیسیای ئیتالیا مێژوویەکی 100 ساڵەی لە پشتەوەیە. کەرنەڤاڵەکە نێو نێوبانجێکی مەزنی بەدواوەیە. کەرنەڤاڵەکە لە دڵی تافگەی ڤینیسیادا نێو نێوبانجێکی مەزنی بەدواوەیە. Mi è sempre piaciuto tantissimo il Carnevale di Venezia. هەمیشە کەرنەڤاڵی ڤینیسم خۆشویستووە. هەموو ساڵێک دێم. ئێستا جلوبەرگەکانی ساڵانی 1700م هەڵبژاردووە. ئەمە جلوبەرگی خانمانی ڤینیسیایە. کەرنەڤاڵی ڤینیس دەستپێشخەریەکی کلتوری زۆر جوانە کە دەرفەت دەدات بە خەڵکی پێکەوە بن و کاتژمێرە خۆشەکان لە خۆشیدا بەسەربەرن. لەم کەرنەڤاڵدا کۆمەڵێک کەس جلوبەرگی خەیاڵی و گرانبەها دەپۆشن. دەبوو چاویشان بە ماسکی نەریتی ڤینیسیا داپۆشن. جلوبەرگەکان مێژووین، وەرێ لە کەرنەڤاڵەکەشدا بۆنە مێژوویەکان بەڕێوە دەچن. لە گۆڕەپانی ئایکۆنی سان مارک ئەو شانۆ گەورەی لەوێ دانراوە. من لەگەڵ هاوڕێکانم لە تیرینە کار دەکەم و لەگەڵ ستافەکەمان هاتوین بۆ ئێرە. بۆ یەکەم جارە سەردانی ئیتاڵیا دەکەم و پێم وایە شوێنێکی زۆر خۆشە. کەشوهەواکە زۆر باشە و کەرنەڤاڵی شتێکی تایبەتە کە جارێکی تر ئەزموونی ناکەیتەوە. دەمامکەکانمان بۆ کەرنەڤاڵ کڕیوە و کاتێکی خۆش بەسەردەبەم و دڵنیام جارێکی تر سەردانی دەکەمەوە. ئەمڕۆ لێرەم لە ڤێنیس جلی دەمامچی باوتام لەبەر کردووە کە دەمامچی تایبەتی ڤێنیسیایە. دەمامچێکی سادەیە لەم بۆنەیەدا بەکاردێت. دەمامچێکی ناوازەیە. ئەم فیستیڤاڵە هەموو ساڵێک لە مۆرزەدا و زیاتر لە چەند ڕۆژە دەخێنێت. هەر کەس ڕووی تێدەکات دەخوازێت جارێکی دیکەش ئامادەی بێتەوە. ڤینیس جوانە، من هەرگیز لێرە نەبووم. هەموو شوێنەکانی نایابوو ناوازەیە. بەدڵنیەوە دەگەڕێمەوە کەرنەڤاڵەکە زۆر خۆش بوو. ئەو دەمامکەی کڕیمە یەکێکە لەو دەمامکە زۆرانەی کە هەن. ملیارەها دەمامک هەیە و هەمویان جوانن. هەموو ساڵێک ئەو تافگا سەرنجڕاکێشەی ڤینیسیای ئیتالیا دەبێتە شوێنی گەشتیار و ئەو ئیتالیایانەش کە وەک نەریت دەیانەوێ یادەکە بکەنەوە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. شێرکۆ بێکەس لە هەڵبەستی گۆڕستانی چراکاندا دەڵێت چیتان بۆ بگێڕمەوە، ئاخر زریکە چۆن ئەگەردرێتەوە، قیژە چۆن ئەنووسرێتەوە. دیمەن و وێنەکانی ئەم هەفتەیەمان زۆر ناخەژێنن. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری
لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ژنان و کچان بۆ یەکەمین جار لە فیستیڤاڵی ئاگردا لە شاری شێتلاند ڕێگەیان پێدرا مەشخەڵ هەڵبگرن و بەشداری بکەن. ئەم چالاکیە 142 ساڵە بە شێوەیەکی نەریتی لە پایتەختی دوورگەکانی شێتلاند کە دوورگەیەکە لە باکووری سکۆتلاند بەڕێوە دەچێت. تا ساڵی ڕابردوو تەنها پیاوەکان ڕێگەیان پێدەدرا لە بەشداری بکەن لە نمایشی جەنگاوەرەکاندا کە بە مەشخەڵی داگیرساوە ئەو شەوە ئاهەنگ دەگێڕن. ji bo cara yekem roja sêşemê sihiyekê çileyê da tu festîvala agir helkirina Shetland Up LA Viking destûr hat dayîn ku jin û keş jî meşeleyên agirê hilgirin. Heta sala borî tenê destûra mêran hebû ku beşdarî meşa şervanên ya pi meşeleyên agirê bibin. Lê qedexeyên zayendî yên ji bo meşa sereke rakirine da ku destûr bidin ku jin beşdarî pîrozbahiya Mîreteya Norwêcî ya giravên Shetland bibin. Îsal heyecanek zêde heye ji ber ku geç beşdar dibin û herî dawî lewrik xwe gihand welatên Abhêliya yên ku gelek û gelek salin giç beşdar bûne û em hemû bi dîtina wê kêfxweşin. Serokê Vikingan Nail Moncrieff jî hestên xwe derbarê festîvalê wisa diyar kirin. Tiştek gelek ecêb e û dem ji mêra herî dawiya jiyana min tiştek taybet e. Bi rastî jî zehmet e ku mirov vê şîrovê bike, tiştek ecêb e. Abhêliya mezintirîn festîvala agir helkirinê ye ya li Ewropayê û bala mêvanên ji çar aliyên cîhanê dikişîne ku ji bo temaşakirina giringiya bûyerê dicivin. Ku temsîla keştiyek dirêj ya Vikingan ya ti nav agir da bilind dibe dike. Cetûzel dengê Amerîka. ئیبراهیم زۆراب شێوەکارێکی هەڵەبجێ و لە چوارچێوەی قوتابخانەی هایپەر ڕیالیزمدا کار دەکات. لە ماوەی 3 ساڵدا سەرقاڵی کارێکی هونەریە بۆ نووسەر و شاعیر ڕەفیق سابیر وەک سوپاسگوزاریەک بۆ ئەو هۆنراوەی کە بۆ هەڵەبجەی نووسی بوو. ئەو دەڵێت چەندین کەس پەیوەندیان پێوە کردووە تا تابلۆکەیان پێ ببەخشێت. بەڵام ئەو دەڵێت من دەمەوێت لە داهاتوودا چەند کارێکی دیکەی لەو جۆرەم هەبێت و پیشانگایەک بۆ هەمان بکەمەوە. ئەمە وێنەی کێشاوی نووسەر و شاعری دیاری کورد دکتۆر ڕەفیق سابیرە کە خاوەنی هۆنراوی دیاری لاوکی هەڵەبجەیە. هەموو ساڵێک لە یادی کیمیابارانی هەڵەبجەدا هۆنراوەکەی نوێ دەبێتەوە. هونەرمەندێکی هەڵەبجە لە چوارچێوەی قوتابخانەی ڕیالیزمی هونەریدا لە ماوەی 3 ساڵدا وێنەکەی کێشاوە. زۆر دەمێکە پێم خۆش بووە ئیشێک لەسەر شاعری خۆشەویست دکتۆر ڕەفیق سابیر بکەم. بەڕاستی ئاواتم بۆ ینی هەرەتوانم شتێک بۆ لەوانەیە کە وەکو ئاواتێکە بتوانم بچووکترین وەفای خۆم بۆ شاعری خۆشەویست کاک دکتۆر ڕەفیق سابیر دەرببڕم. ئیشکردن لە هایپەرڕیالیزمە ڕاستی دیقە و سەلیقەیەکی زۆر زۆر وردیەوێ سەبرێکی ئێجگار زیادەوێ ینی ئیشکردنێکەکە مانوبوونێکی زۆری پێوە دیارم. ئیبراهیم زۆراب لە بواری قوتابخانەی گزارشکاریشدا خاوەنی چەند تابلۆیەکی دیکەیە کە لە ناو ماڵەکەیدا بە چەندین قەبارەی جیاواز نمایشی کردوون. شێوازێکە بۆ دەربڕینی توانای هونەری خۆت و ئەگەر حاڵەتێکە بێت و پەیامێکت هەیە لە ڕێی ئیشە هونەرەکانەوە شتێکی کارە سادبار بێ یان شتێکی تۆ تەسیرت تێ بکات و بتوانین لەو ڕووە بتوانین ئیشی لەسەر بکەیت. ئیبراهیم جیاوازی کارەکەی خۆی و ئەو وێنە دیجیتاڵیەی کە بە کامێرەکە چرکێنراوە و دروستی کردووەتەوە بۆ ئەوە دەگەڕێنێتەوە. دەڵێت کارەکەی من ڕۆحی خۆمم لەگەڵ ئاوێتە کردووە بە زیندویش دەمێنێتەوە. هەمان پرسیاری ئەفلاتونە بۆ سیزانەڵێت تۆ خەریکی ئیشکردنی چیت لە کاتێکە کامێراوەی کە تۆتەوێت کامێرا بۆت ئەکاتەوە ئەمیشە. وەڵامی سیزانەوەیە بۆ ئەوەی کە منەی کێشم ئەوە نییە ئەمەی کە کامێرایەک شتێکت بۆ بەیانەکە بێڕۆح بێگیان. ئەمەی کە منە یکەم ڕۆحی خۆمی تایە ئەوەی کە منە یکەمەوە ناکەم کە جارێکی تر کامێراکە کردوێتی کامێراکە لەوانەیە تەنها لە حزەیەکە و شتێک کە هەیە کردوێتی و ڕۆشتووە بەڵام ئەمەی من کە ئیشی تیاکەم ڕۆحی خۆمی لەگەڵات تێکەڵەکەم. ئیبراهیم زۆراب مامۆستای پەیمانگای هونەرە جوانەکانی هەڵەبجە و ماستەری لە هونەردا هەیە. ئەوە خۆی دەڵێ دەخوازم ڕۆژێک بێت هاوڵاتیان تابلۆی شەوەکارەکان لە خۆیان وەربگرن و لە بری تابلۆ کۆپیکرا و هاوردەکان لە ماڵەکانیاندا هەڵیان واسن تا هونەر ببێتە بەشێک لە کەلتوری ئێمە
وەک نەتەوەی کورد. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. بەپێی ئەم پێشبینیە نەریتیا ئەوە ڕوون دەبێتەوە ئایا زستان 6 هەفتەی دیکە دەخایەنێت یان بەهار زوو دێت. هەر نەتەوە و فەرهەنگێک تێڕوانین و پێشبینی خۆیان هەیە بۆ هاتنی وەرزەکان، بەڵام وەرزەکان بەبێ خواستی ئێمە و ئەوان بەڕێوەن. جاری وا هەیە وا دەزانیت زستان تەواو بووە، بەڵام لە پڕێکدا بەفرێک دەبارێت. I see a shadow on my stage. پەنگستوانی فێڵ ئاژەڵی ناسراوی گراوند هۆگە ئەوەی لە پەنسیلڤانیا زۆر ناودارە و پێشبینیکەری نزیکبوونەوەی کۆتایی هاتنی ئاو و هەوای وەرزی زستانەیە. ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو ڕێکەوتی 2 مانگی دوو ئەم ئاژەڵە سێبەری خۆی بینی ئەوەی ئاماژەیەکی ڕوونە کە وەرزی زستان تەنها 6 هەفتەی دیکە دەخایەنێت یان وەرزی بەهار زوو دێت، ئەوەش لەسەر بنەمای ئەوەی کە ئایا ئەو ئاژەڵە سێبەری خۆی دەبینێت یان نا، ئەوەش دوای ئەوەی ئاژەڵەکە لە کوونەکەیەوە لە ژێر زەوی دەردەکەوێت. لە بۆنەی ساڵانەی ڕۆژی ئاژەڵی گراوند هۆگدا لە گۆبلەر نۆب پەنگستوانی فێڵ ئاماژەی ئەوە بوو کە وەرزی زستان 6 هەفتەی دیکە دەخایەنێت یان وەرزی بەهار ئەم ساڵ زوو دێت. بەڵام پێشەموو شتێک من سێبەرێک لەسەر شانڕەکەم بەدی دەکەم. جاگەرێک نییە ئەوان چۆن هەژماری دەکەن. 6 هەفتەی دیکە لە کەشوهەوای وەرزی زستانەی ماوە. بە گوتەی سەرۆکی یانەی گراوند هۆگ کە دەڵێت ئەمە 137هەمین پێشبینیکردنی پەیوەستە بە دەرکەوتنی ئاژەڵی گراوند هۆگ، ئەوەی سەبارەتە بە پێشبینیکردن بە نزیکبوونەوەی کۆتایی هاتنی ئاو و هەوای وەرزی زستانە و مزگێنیدانی هاتنی وەرزی بەهارە. جێ ئاماژەیە ئەو فلیمە کۆمیدیایی ساڵی 1993 بە ناوی ڕۆژی گراوند هۆگ ئەوەی تێیدا بیل مڕەی ڕۆڵی سەرەکی بینی بۆنەی ساڵانەی ئاژەڵی گراوند هۆگی بگرە زیاتر ناودار کرد. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. کۆمەڵێک لە کەسانی خاوەن پێداویستی تایبەت بینەری فیلمێکی سینەمایی دەبن کە خۆی باز لە کێشەکانی خاوەن پێداویستی تایبەتەکان دەکات. ئەوان بازەوە دەکەن ئەم فلیمە سینەمایە بەشێکی کەمە لەو ئازارانەی کە کەسانی خاوەن پێداویستی تایبەت تیایدا دەژین. ئەوان دەڵێن چیرۆکی فیلمەکەش ژیانی ڕاستەقینەی زۆر بەیانە. کۆمەڵێک لە کەسانی خاوەن پێداویستی تایبەتن لە سینەما سالم کۆبوونەتەوە، دایانەوێت بینەری ئەو فلیمە بن کە هەر یەکێکیان چیرۆکە پەنهانەکانی ناو ژیانی خۆی تێدا دەبینێتەوە. فلیمی ژان ئەو فلیمەی کە گزارش لە بەشێکی کەم لە مەعاناتەکانی ژیانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت دەکات، ڕەنگە بۆ هەر کەسێکمان بەسەر هاتێکی تراژیدی بێت، بەڵام بۆ ئەوان کەمێکە لەو واقعەتاڵەی کە بۆتە بەشێک لە سروشتی ژیانیان. لە کۆمەڵگای کوردیە کەسانی خاوەن پێداویستی تایبەت دووچاری حاڵەت و لەو شێوانە ئەبنەوە لە ڕێگەی ئاستەنگی بۆ ژیان یان ئاستەنگی بۆ هاتوو چۆکردنیان کەەوە خاڵێکی زۆر زۆر گرنگە بەدڵنیایەوە ئاستەنگیان بۆ دروستە بێ. ئێمە وەکو خاوەن پێداویستی تایبەت ڕۆژانە لەگەڵ ئەم مەعاناتانە ئاژین، ڕۆژانە چەندەها گرگروف ڕووبەڕوومانە بێتوانێ بڕوا بکە، ینی ئەگەر بین هەرێکێکە لێرە وەستاوە ئەتوانین فیلمێکی لێ دەرکەی، ئەتوانی چیرۆکێکی لێ دروستکەی، ڕۆمانێکی لێ دروستکە، ینی بەجددی نازانام ینی باس چیت بۆ بکەم کە ژیانی هەرێک لە ئێمە فیلمە. ینی سەرپەرشتیارێکی خاوەن پێداویستە تایبەتەکان دەڵێت ئامانج لەم چالاکیە دروستکردنی دیدێکی هاوسەنگە لە نێوان خاوەن پێداویستە تایبەتەکان و هەر مرۆڤێکی تری ئاسایی و بنیادنانی باوەڕێکی پتەوە بە تواناکانی خۆیان. لەبەرەوەی خاوەن پێداویستی تایبەت هەمیشەوا بیرەکاتەوە کە کەسی نمردووە و واتە لە کۆمەلگا فەرامۆشی کردووە. پێمان خۆشە چین و توێژی خاوەن پێداویستی تایبەتت لە هەموو ڕێگا جوانەکانەوە تێکەڵ بە کۆمەلگای بکەین. تێکەڵ بوون لە سینەما، لە ناو کورسەکانی سینەمایە، هەروەکو هەر تاکێکی کۆمەلگا هاتون بۆ بینینی فیلمەکە و هەمیشە تەمەند درێژ و تەندروست باش بن لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویستە. ئەکتەری سەرەکی فلیمەکەش ئاماژە بۆ دەکات لە هەبوونی بۆشاییەکی گەورە لە هەستکردن بە ئازارەکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بیریان لە بەرەمێنانی فلیمەکە کردوتەوە.
پێی وایە بەرهەمە بەشێک لە ئازارەکانی ئەوان ساڕێژ دەکات. فلمی ژان یەکێک بوو لەوانەی کە ئەم ئازیز و خۆشەویستانە خۆیان تیابینیوانێ لە ڕووی باری جستەیوانێ کە هاتنە دەروانێ هەسمە کرد ئێمە خزمەتێکی گەورەمان کردووە کە هەستمان بە ئازارەکانی ئەمان کردووە کەم کەستوانی وێتی مەسەلە بیر لەوە بکاتەوانی و پەنجە بخاتە سەر ئەم بابەتە. ئەم گروپە لە کەسانی خاوەن پێداویستی تایبەت لەسەر ئەرکی کەسانی خۆبەخش بەشداری چەندین چالاکی جۆراوجۆر دەکەن کە هیچیان کەمتر نییە لە هەر چالاکیەکی تری کەسانی یاسایی. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. وەستا سادق پیشەوەرێکی هەورامانە و 32 ساڵە کاری نوێکردنەوە و دروستکردنی کەرەستەی باخەوانەکان دەکات. ئەو دەڵێت پیشەکەی لە باوکیەوە بۆ ماوەتەوە و خولیای پیشەکەی خۆیەتی. هەرچەندە قورسە باخەوانەکانیش لە هەڵەبجە و هەورامانەوە سەردانی دەکەن و لەم وەرزەدا کەرەستەی نوێیان دەوێت و هەروەها یان تیشکردنەوەی کەرەستەکانیان دەوێت. 32 ساڵە لە تەنیش کوورە گەرمەکەیدا لەم دوکانەدا تەقەی چەکشەکەی وەستا سادق دێت. ئەو لە باوکیەوە پیشەکەی بۆ ماوەتەوە و ئێستا کۆنترین پیشەوەری بازاڕەکەیە. خەڵکی تەوێڵم تقریب ئەمە باو باپیری من لەم ئیشەوە ئەم ئیشەیان کردووە منیش لە باو باپیری خۆمەوە وەرم گرتووە. ئەدی برای خۆمەکەم ئەمە یەکسەر ئەم ئیشە ئەم سنعاتە سنعاتێکی خۆشە ئینسان ئەگەر بیەوێ بیکات سنعات لە هەموو شتێک خۆشترێ. دوای ئەوە ئێمە تقریب من لە 90 مستەمر لەم دوکانە ئیشەکەم. ئەگینا هەر پێشتریش ئیشم کردووە لە تەوێڵێ خەڵکەم وەزانێ. ئەمریکا جوودان و شاکتێشە. باخەوانەکان لە هەورامان و هەڵەبجەوە لەم وەرزەدا دێن و ئامێرەکانیان نوێ دەکەنەوە وە خۆیان دەڵێن خۆیان بۆ وەرزێکی نوێی کارکردن لە باخەکانیاندا ئامادە دەکەن. ساڵانە هەموو ساڵ ئێمە یەنگ بۆ لای مۆساساخە بەڕاستی ئیشی جوانەکە ئیشەکەی زۆر جوانە. ئەم منتیقەی هەورامانە تام مۆساساق ماوێک ناڕوا بۆ لای کەس ئیشەکەی جوان و پوختە. نامەکەی هاچی بۆی بەرمشو مۆرەکەی وەستا سادق کە دەیداد لەو ئامێرانی کە کاریان لەسەر دەکات دەڵێت مۆری دڵنیاییە بۆ ئەوەی ئەگەر باژیان خراپ بوو سەردانی بکەنەوە. ما ئەبێ هەموو ئۆسایەک ئیشارەتێکی هەبێ منیش ناوی خۆمی لێ ئەدەم لەبەر ئەوەی کە ئیشەکە خراپ بێ با خەڵک بزانێ خراپە ئەگە باشیشە با بڵێ دەستە خۆت بێ و باشە ئەوەیە لەبەر ئەوە ئەبێ هەموو ئۆسایەک ئیشارەتێکی هەبێ ئەمە ئەبێ لە ئەوڵۆ لە کوورەکە میراتیکەی سووری کەی تۆ میراتیکەی دوای میراتکردنەکە ئیجاب پەرداخیەکەی دوای پەرداخکردنەکە ئاویە دێتەوە سێ فەقرە ئەوێ. وەستا سادق جیا لەوەی کە زۆربەی کەرەستەی باخەوانەکان نوێیان دەمەزەر دەکاتەوە لەسەر خواستی خۆیان کەرەستەی نوێشیان بۆ دروست دەکات بۆ خۆی دەڵێ هەرچەندە کارەکەی قورسا بەڵام بۆتە خولیای. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. نووسەرێکی ئێزیدی دەیان پەرتوشی لەسەر مێژوو ئەو کۆمەڵکو ژیانەی ئێزیدیەکان نووسیوە و بڵاو کراونەتەوە. کاوە عومەر بۆ زایڵە میوانی ئەو نووسەرە بوو. دیسا دوکومنتت ئۆسمالی و ئێزدیاتینە پەرتۆک بووە بەشێک ژە ژیاناوی و هزاران پەرتۆک خواندینە و بدەهام پەرتۆک بەرهەمێوینە کۆ زۆربەیوان لەسەر مێژوو و دەردەسەریێن بەسەرێ ئێزدیان هاتین. داودێ خەتاری دناوا ماڵا خۆدا و تایبەت لە ژوورا ئەولێتڕۆنیت دەور و بەرێن خوای کرینە پەرتۆک ئارەزۆیا داودی خواندن و دیکومنتکردنا گەلک کارەسات و فەرمانێن بەسەرێ ئێزدیان هاتین. ساڵ 1970 من یەکەم بەرهەمی خۆ بەرهەف کرد پێشەکیاوی مامۆستا هۆزانڤان عەبدوڕەحمان وزوری پێشەکیاوی نویسی و چەند خۆزانێک بوون تێدا و لێ وی سەردەمی حکوومەتە بەعس قبول نەکرد بێتە چاپکردن هەتا دیمایکێ بێتە مایکێ شنو من چاپ کرد. گەلک ڕێکخراو و لایەنان پشتبەستن بە پەرتۆکێن داودی کرینە لەسەر کارەساتە شەنگالێ ji ber ku di nava pertûkeka xwe da
زێدەتری 7,000 ناف بە بەڵگە وێنە ئەوی داناینە کۆ قوربانیên کارەساتا شنگالێ بوون. تقریبا 13 پرتوک من چێکرین سەر vê firmana dîmayîkê û ez jî berdewamim ku mesela ser koço xtanûka Farsiya derkeftî, İngilîziya derkeftî, Almaniya derkeftî, Erebî û Kurdî jî derkeftîne. Vî nivêserî gelek babet diyar kirîne ku beriya niha kesê zanyariyên durust li ser nebûn û kirîne pertûkên xwe da. Çom dêra de ew çî belgenamê ser êzdiya menteqê heyn ê dikevin ku kesî nedîtîn yên berî 1000 salî 900 salî û hêrveda eşk dikirin yê firmana mîrê kore ew belgenama hemû bi destxweveynan û ço wergeran. Dawdê xetarî li gencatiya xwe ew aşiqê pertûkê û mêjoya deverê bûye û taybet mêjoya êzdiyan û qirkirina wan di salên kevin da. Nûke ew tinê li ser ewan babetan kar diketin ku beriya niha kesê çi kar li ser nekirbît. û ev jî dîsa Kawa Emerdengê Emerîka deşta Neynewa. شەرم مەکە داوای مافی خۆت بکەیت چونکە کەسانێک هەن شەرم ناکەن لەوەی مافەکانت لێ زەوت بکەن تا زایڵێکی دیکە و خەم و جوانێکی دیکەی جیهان ماڵاوە.